ناوم نەریمان عەبدوڵڵا عەلیە لە 12/1970 لە شاری هەڵەبجە لەدایک بووم. ساتی کیمیاباران ساڵانی کیمیاباران 88 من هەر لە هەڵەبجە بووم. ماڵمان لە گەڕێکی مامۆستایان بوو لە هەڵەبجە. گەڕەکەمان بۆ شێوەیە بوو کە بەرامبەرمان حەدیقە بوو و خوارەوەمان بەرامبەرەکەی قوتابخانەی ئامادەی ئەحمەد موختار جاف بوو. کە ئێمە زۆر جار لەگەڵ بڵێن گەنج و مناڵی گەڕێکە هەمە چوونە حەدیقە لەوێ یاریمانەکرا، ئەمە چوونە ئەو ساحە و گۆڕەپانی کە ئامادەی ئەحمەد موختار جاف هەبوو. لە 88 من خوێندکاری پۆلی ششی سەرەتایی بووم لە قوتابخانەی دەلێن کە مەکتەبە سوورەکەیان پێوت بورهانی ئێستاکە. 3 داوامی تیا بوو. داوامی بەیانیان ساعات 8 تاوەکو ساعات 7 بەیانی تاوەکو 10 بۆ 1 بۆ 4. من لە دەکە بووم کە دەلێنیان پێوت لەوێ ئەم خوێن. بۆیە هەموو شتانەی کە ڕوویاوە چ پێش کیمیابارانکردنی هەڵەبجە چ ئاوارەبوونمان بۆ ئێران چ گەڕانەوەمان بۆ باینجان و دواتر بۆ سلێمانی و هەموویم لەبیرەوە ئینشەڵڵا هەوڵێم بە شێوەیەکی باش ئەوەی کە لە یادم ماوە تانی بجەڕبەوە. دیارە هەڵەبجە بە حکومەوەی کە شارێکی سەر سنوور بوو، سنووری نێوان عێراق ئێران. لە ماوەی شەڕی 8 ساڵی عێراق ئێرانە لە 80 تا 88 تا کیمیابارانی هەڵەبجە. هەڵەبجە یەکێک بوو لەو شوێنانەی کە هەمیشە بەر بۆمباران و تۆپباران و ڕاجیمەبارانی ئێران ئەکەوت لە ڕاستیە. بەهۆی شەڕەکەەوە بۆ حکومەتی عێراق ڕۆژ بە تەیارە بە فڕۆکە لە تارانی یا لە کرماشانی یا لە شوێنێکی استراتیژی ئێرانیە ئەویش بە تۆپبارانی هەڵەبجەیە کرد، ڕاجیمەبارانی هەڵەبجەیە کرد. بۆیە لەگەڵ بۆ کۆڵە لەگەڵ ئەو وەزعەیە تا ڕادەیە خەڵکی هەڵەبجە ڕاهاتوو ئاشنا بوو بەوەی کە بەردەوام تۆپ و ڕاجمی لەسەر بوو. قورسترین بۆمبارانی هەڵەبجەش پێش کیمیابارانی هەڵەبجە ڕاجیمەبارانکردنی هەڵەبجە بوو لە 87 کە ئێمە ئاوارە بووین بۆ بیاگەڵا، ماوەیەکی زۆر لێوە بووین، مانگێک کەمتر زیاتر لێ بووین تا ڕاجیمەکان وەستانەوە کە هەمیشە چوین بۆ قوتابخانەش لێ ئەمە خوێن. چەندین جار بەهۆی تۆپبارانەوە داوام ڕاگیراوە. زۆر باش لەبیرم یەت هەموو تەلەبەکان کاتێک کە تۆپبارانی هەڵەبجەکرا لایەن ئێرانەوە هەموو مامۆستاکان تەلەبەکانیان ئەخزانە ژێر پلیکانەکان، چونکە ژێرزەمین نەبوو لە قوتابخانەکە. سەلامەترین شوێنی قوتابخانە ژێر پلیکانەکان بوو چونکە سەب و ئەوانەی هەبوو. بۆیە زۆرینەی تەلەبەکان ئەچوینە ئەوێ، ئیتر هەر تەلەبەیەک بە تەنیا یا دوودوو ناردینەوە بۆ ماڵەوە، پیانەوتین کە ئەگەر تۆپێک هات چی بکەین خۆمان بین بە عەرزا بڕێنەکوێ و ئەوانە ئەوە شێوەیە ڕاهاتبوو. وێ لە هەڵەبجە زۆرینەی ماڵەکان ئەگەر نەڵێم هەمووی ژێرزەمینی هەبوو. مەبەستم چی بوو لەمە؟ مەبەستم ئەوە بوو کە خەڵک وای ئەزانی ئەگەر هەر شتێک ڕووبا لەو ماوەیە وەکو ساڵی 87 و 86 و 85 فترەیەک ماوەیەک بۆمبارانی شارەکرێت و مانگێک کەمتر زیاتر دواتر ژیان ئاساییە بێتەوە. بەڵام ئەوەی کە ڕووی یا جیاواز بوو لە ساڵانی پێشووتر. ئێمە بیست بوومان کە شتێک ڕوویە لە هەڵەبجە، هێرشێک بەڕێوەیە، شتێک بەڕێوەیە، ئەم قۆم خۆیە لە ناو بازاڕ و لە ناو خەڵک و ئەمانایە بڵاو بوو. ئێمەکە ئەگەرچی ئەو کاتە گەنج بوون یا مناڵ بووین، بەڵام لە باوک و لە برا گەورە و لە دەرو دراوسێمان بیست کە ئیحتیمالە ئێران هجووم بکات و ئەوانە. ئەم هەواڵانش لە ڕێی پێشمەرگەوە بە خەڵکە گەشت، چۆ پێشمەرگانی کە خۆیان ئامادەکرد بۆی هێرشکەن، چ ئەوانەی کە لە ناوخواوەکو تەنزیمیشیانە کرد و لە ڕێی هەندێک لە دەستگا هەواڵگریەکانی ئێرانیشەوە کە لە ناو هەڵەبجە ئیشیانە کرد. دواتر ئێمە زانیمان لە ڕێی ئەوانیشەوە ئەم خۆم خۆیە بەرگوێی خەڵک و بەر ئەوەی خەڵکە کەوت. بۆیە زۆرینەی خەڵک ئەیزانی شتێ ڕوایە. هەتا لە 14-15 نزیک بووینەوە اینجا دەرکەوە بۆمان کە ئەمە بابەتێکی گەورەیە، هێرشی دەوڵەتێکی ترە لەگەڵ هێزی پێشمەرگە بۆ شاری هەڵەبجە و نازانم بڵم داگیرکردن یا ڕزگارکردن بەڕاستی و داگیرکردنی هەڵەبجەیە لەلایەن دەوڵەتی ئێرانەوە بە هاوکاری هێزی پێشمەرگە ئەو کات و ئیتر شارەنووسێکی نادیاریش بۆ خەڵکەکەی لە ڕاستیە ڕووداوێکی وەها گەورە ڕوایە.
بۆیە هێرشێکی وەها ڕوویە خەڵک نێزان چی بکە لە ڕاستیە ئایا هەڵەبجە بەجێ بێڵێ بۆ سلێمانی یان بمێنێتەوە یان بچێتە دەروی هەڵەبجە بۆ لادێکان بۆ شاخەکان بۆ ئەشکەوتەکان و دواتر بگەڕێتەوە خەڵک تووشی شۆک بوو کاتێک کە هوجومەکە هێرشەکە دەستی پێکرد بۆ هەڵەبجە گیرە ئەم قۆم خۆیە هەمومان بیست بوومان بەڵام لە ڕاستیان نەمانەزانین چی بکەین هەندێک لە دەرو دراوسەکانمان ڕۆشتن بۆ سلێمانی هەندێکیان ڕۆشتن بۆ سلێمانی بۆ من مامۆسای مزگەوتەکەمان مەلای مزگەوتەکەمان کە مامۆسایەک و مەلایەکی دیار بوو چوو بۆ سلێمانی یعنی چەند ڕۆژێ پێش هێرشەکە هەندێک دراوسێمان وەکوتم کە مدیری دایرە ئەوانە بوون چکێمە لە گەڕێکی مامۆسایان بوون تا ڕادەیەک بەڕێوەبەر و بەرپرسی دایرەکان و گەڕێکێکی تا ڕادەیەک ڕاقی بوو لەوێ نیشتەجێ بوون هەندێکیان ڕۆشتن هەڵەبجەیان بەجێ هەندێکیان لە ڕێگا نەیانتوانی هەڵەبجە بەجێ بێڵن گەڕانەوە ترێمە کە نزیک بووینەوە لە وەکوتم هوجومەکە هێرشەکە هەموو چوار دەوری هەڵەبجە چکە شێوەی نەخشەی هەڵەبجە جەناب دەزانی وەکو قەوسێک وایە هەرسێ لای ئێرانە لە هەموو شوێنەکانەوە بە تایبەتی بەشەوە باوکم و ئێمە ئەوانە چوینە سەربان لێمان بینی چۆن هەم سیارەیەتە خوارەوە لە شاخی هەورامان و شاخەکانی تر هەم وردەوردە بۆمباران و ئەمانش لەو شاخانە دەستی پێکرد ئێتر تەسەوری ئەومانە کرد کە هوجومێکی گەورە بێ حکوومەتی عێراقیش پەیتا جوندیە هێنا بە هێلیکۆپتەر لەسەر شاخەکان بۆ لەسەر شاخی جەلیلە و ئەشنووری و عەبابێلێ داگرتن هەتاوەکو بتوان مقاومە بکات چکە بێگومان استخباراتی عێراقیش ئەیزانی کە حاڵەتێکی وەها دێتە پێشەوە ڕوئەیە بۆ ژمارەیەکی زۆر لە سەربازی هێنا لەوێ دای بزانن بەڵام کە هوجومەکە دەستی پێکرد هێرشەکە دەستی پێکرد لە ڕاستیا زۆر بە ئاسانی هەڵەبجە کەوتە دەست ئێران و مقاومەیەکی ئەو تۆ نەکرالایەن ئەو هەموو سەرباز و بنکە سەربازی و ئەوانەی کە لە هەڵەبجا بوون لە ماوەی ڕۆژێک کەمتر زیاتر هەڵەبجە کەوتە دەست ئێران ئەو شەڕێ کە کرا تەنها چەند معسکەرێکی دیاریکراوی ئەو کاتە بوون یەکێک لەوانە معسکەری دەڵەمەڕ بوو معسکەرێکی گەورەی عێراقی لێبوو لێ مقاومەیە کرا و ئیتر شوێنەکانی تر مقاومەیەکی ئەو تۆ نەکرا لە هەندێک شوێنە دواتر خوێندمانەوە بەر چاومان کە یا بیستمان وتیان گوایە هەڵەبجە ئەو بەرپرسە عێراقیانی کە لێرە بوون جۆرێک لە ڕێکەوتن هەبووە لە بین لە نێوان بڵێن سوپای ئێران و ئەمانە بۆی شەڕێکی ئۆتۆ نەکرێت و بە حکمی مەزهبی هەندێکیان لەوانە کاریگەری مەزهبیان لەسەر بوو بۆی ئەو شەڕە نەکەن و مقاومە نەکەن و هەڵەبجە بن بەدەستەوە بەڵام ئەوەی کە لەم بینەیە لە ڕاستیە دووچاری ئەوە بوو کە نێزانی چی بکا و بەرەکوێ بڕا و چ ڕۆژگارێک و داهاتوێ و چارەنووسێک چاوەڕێیەکە خەڵکەکەی بوو کە خەڵکەکەی بۆ منە ئێمە کە لە هەڵەبجە ژیای ڕاستیا نەوازانین چی بکەین بۆ چونکە ئێرانمان بینی من خۆم پاسداری ئێرانم بینی کە لە هەڵەبجا بە ماتۆڕەکانیان و بەوانە ئەسوڕانەوە جێشی عێراقیمان بینی من خۆم بینیم کە چۆن هات لە خوارەوە و چەکەکە بەبێت چەکچەکیان دانابوو داوای جلی کوردیان لێ کردین و جلی کوردیمان پێ ئەیانە تاوەکو نەکوژێن و ئەسیر نەکرێن پێشمەرگەمانە بینی پێشمەرگەی لایەنەکانی کێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان حزبی سۆشیالیستی کوردستان بزوتنەوەی ئیسلامی لە کوردستان و ئەوانی تریش ئەوانی هەمیشە پیانەوتین بەتابەتی 15 مانگ ئەوانە پێشەوەی کیمیابەرانی هەڵەبجە و قەسپ و ئەوانە دەست پێ بکە هەڵەبجە ئازاد کراوە دانیشتون بۆ خۆتان و ئەمە تەنها هەڵەبجە ناگرێتەوە بەڵکو شارەکانی تریژە گرێتەوە و ئێوەی سەر ڕزگار کراون و لە دەستێکی کۆڵێ ئەمینان هیچ شتێکی وەها ڕوونایە بەڵام لە ڕاستیا خەڵک هەر چاوەڕێەوەیە کرد کە شتێکی گەورە ڕووبە چونکە درڕندەیە حزبی بەعس لە مێشک و ئەوەی ئێمە ئاشنا بوون پێی و پێشتیش بیست بوومان کە هەندێک شوێن و هەندێک ناوچە چۆن کاتێک کە پازار چۆتە ناوی داگیری کردووە چەند بە توندی ڕوبەڕووی بۆتەوە و تەنانەت کیمیایی بارانیش کراوە بۆی ئەمە هەمە ئەم
بیرو بۆ چوونانە هەموو لە مێشکی زۆرینەی یان خەڵکی هەڵەبجا بەگشتی ئەم بۆ چوونانە ئەسوڕایەوە کە چی بکەین گوێ لە کامیان بگرین بڕا بە کامیان بکەین ئێران پێشمەرگە ئەوەی کە عێراق ئەیکا ئیتر خۆمان نایە دەست قەدەر خۆمان نایە دەست قەدەر هەڵەبجە کەوتە دەست ئێران وەکوتمێ پازدارمان بینی پێشمەرگەمان بینی ڕۆژی 16 مانگ ڕۆژ تاوان پێشتر چەند ڕۆژە پێشەوە هەڵەبجە وەکوتم مینێکی وەها نەکرا یعنی مقاومەتی وەها نەکرا شەڕێکی ئەوتۆ ڕووی نەیە کەوتە دەست ئێران ڕۆژی 16 مانگ من لەگەڵ چەند برادێکما لەبەر لە ناو حەدیقەکە لەو شوێن لە ناو پارکی حەدیقەکە بوون لێ بۆ خۆمانەوە ڕۆژەکانی تر دانیشتبووین ئەوانە دەنگی تیارە هات پێشنیۆڕ دەنگی تیارە هات بەڵام هیچ نەبوو یعنی هەر دەنگێک هات و تیارەیەک بەسەر هەڵەبجا سوڕایەوە تیارێک چەند تیارەیە نەمانزانی ڕۆشتم تا گەشتە نزیکەی سەعات 11 و 20 دقە 40 دقە لەو 11 و شتێک لەو ینی پێش نان خواردن کەم جارە دەنگی تیارەکە هات دەنگەکە هەم سەوتەکەی زۆر بوو و دیار بوو کە نزم بوو و هەمیش ڕاستیە بۆمبی تەقان ئەو بۆمبەی کە تەقانی و کە هێندە دەنگەکەی بەرز بوو ئێمە کەوەکوتم لێ دانیشت بووین گفتوگۆی مناڵانەی خۆمانمانە کرد یا گەنجانی خۆمانمانە کرد زۆر ترساین بەڕاکردن ڕامان کرد بەرەو ژێرزەمینەکانمان چونکە هەموومان ژێرزەمینمان هەبوو هەر یەکۆ بۆ ژێرزەمینی ماڵی خۆی باوکم لێ نەبوو برا گەورەکەم لێ نەبوو ئەوان دواتر کە هاتنەوە دوای 20 دقەیەک نوێ سەعاتێ اینجا زانیمان کە ئەو سەرکردانەی پێشمەرگە کە لەگەڵ ئێرانە هاتوونەتە ناو هەڵەبجە بریاریان ناو کۆبوونەوەی بکەن لە قایمقامەتی هەڵەبجەی ئێستا پیان و مەرکەز لێ قسە بۆ خەڵک بکەن مامۆستا مەلاعەلی و شەوکەتی حاجی مشیر و خوا لەیان خۆش بێ هەمردوون بۆ چەند سەرکردەیەکی تریش قسە بۆ خەڵک بکەن هەتاوەکو بە خەڵک بڵێن کە ئەوە ڕوویاوە و ئەمە ئەەکەین و ئایندەشتان ئابم جۆرەیە بەڵام لەم گردبوونەوەی خەڵکە تیارەکان هاتن و قەسفی ئەو شوێنانیان کرد کە نزیک بوون لێەوە باخی گشتی و ئەو شوێنانە بۆیە ئیتر خەڵک هەمووی پەرتەوازە بوو باوکو و براگەورەگەش بلەنا ئەو جەمعا بوون ناو کۆوەڵا بوو ئەوانیش بە ناڕەحەت دەرچوو بوون و ئەو قەسفەی کە ئەکرا لە ڕاستیە هەم تیارەکان زۆر بوون هەم کاتەکەشی کەم بوو یعنی مەجالی ئەوەی نەئەیە کە زۆر دوور بڕی هەمتر تیارە هاتو هەمتر قەسفێ کردەوە کە ئێمە ماڵی پورم لە ماڵی ئێمە بوون لە بەرەی خۆیان ژێرزەمینیان نەبوو هاتوونە ژێرزەمینەکەی ئێمە ماڵی باپیرم بە درێژایی هێرشەکە لە ماڵی ئێمە بوون باپیرم حاجی لای خوافیکان بوو لەگەڵ پورەکان مخاڵەکانە ئەوانیش هەتا بەیانی 16 مانگ لە ماڵی ئێمە بوون ئەوانیش لە بەرەی ئێمە ژێرزەمینمانە بوو ئەوان ماڵیان لە کارشقام بوو بەڵام 16 ماوەتیان تا هەڵەبجە ئازاد کراوە چوونەوە ماڵی خۆمان بەداخەوە کە چوونەوە ماڵی خۆیان بەس باپیرم و پورم بڵین دەرچوون ئەوانی ترمیان شیر نەنکم و خاڵەکان و پورەکان دوو خاڵم و سێ پورم و نەنکم و ئەمانە هەمویان شیر بوون جامیشەڵین خۆزگە نەمان هێشتا بڕۆشت نایە بەڵامی تر کە ڕۆشتن چی بکەین لێ شیر بوون دواتر دەتوانین چیرۆکیۆش بگەڕینەوە ئیتر باوکمان کە هاتنەوە چی ڕوویاویان گێڕاینەوە وتمان لە ژێر زەمینەکە ئابینەوە چێر قەسفێک بێت و حکومەت قەسفێ بکات و وەکو جارەکانی تر کۆتایی پێبێت بەڵام جارێکی تیارە هاتەوە ئەم جارە کە هاتەوە هەم سەوتی تیارەکان ناڕەحەتی کردین هەمیش ئەو بۆمبەی کە تەقانی لە بەرەو یای لە گەڕەکەی ئێمە تەواو ماڵی ئێمە بە ناڵە و زرمە و دووکەڵی بۆمبەکە هات لەرزی یعنی تووشی هەزەیەکی زۆر گەورە بوو شوشەی پەنجەرەمان شکا تەپەدۆری سەقفمان هاتە خوارەوە یعنی ژێرزەمینەکە این یەکرد یعنی زۆر بە ناڕەحەت شتیوانمان نەبەرگوێ کەوتبوو نەبینی بوومان، نە پێشتر حاڵەتی تووشی حاڵەتی وانە بووبووین. بەڵام جایەکی تیارە هاتەوە کەم جارە کە هاتەوە هەم سەوتی تیارەکان ناڕەحەتی کردین هەمیش ئەو بۆمبەی کە تەقانی لە بەرەو یای لە گەڕەکەی ئێمە تەواو ماڵی ئێمە بە
بۆیە باوکم وتی تر تاوابێ دەرچین چونکە ئەم بۆمبە هی ئەوە نییە تۆ لە ژێر زەمینانی کە چووە دەرەوە هاتەوە باوکم زانیمان تقریبەن 3-4 ماڵ لەسەر و ئێمە بۆمبەکە تەقیوە 2 بۆمب تەقی بوو یەکیان بووی لە ماڵێک دووکەڵ بەرز بوو یەکیان بووی لە بەردەم ماڵێکی تر لە کۆڵانەکە ئیتر بریارمانە کە دەرچین بەرەو عەبابێلێ خۆمان بە حکمی خەڵکی عەبابێلێ مان دەرەچین بەرەو عەبابێلێ زۆر ترساین زۆر ترسێکی لە ڕادەبەدەر هەمووی ترسا گەورە ترسا مناڵە ترسا بەس ئێمە زیاترە ترساین لەبەرەوەی ینی مناڵ جەناب تەساین دنیای مناڵ دنیایەکی پاک و ئارام و ئەوەیە یعنی هی بۆمب و تەقینەوە و کیمیاباران و برسیکردن ئەمانە نییە بۆیە هەم بە دەنگەکەی هەم بە زەختەکەی زەختی بیرمە ژێر زەمینەکەمان ئاوا بوو ئێڵ بوو یعنی کە ئەمی وا دروست کرا بوو بۆی حاڵەتی عەسکەری بۆی درگاکەی ڕاستەوخۆ ڕووی لە بۆمبێک نەبێ بێت مێردی پورم خۆعافیکان مردووە لە نیوەی پلیکانەکان بوو زەختی بۆمبەکە ئەوەنە زۆر بفڕایە ناو ژێر زەمینەکەەوە ئیتروتوانەمە هی ئەوە نییە دانیشی چونکە ئەم بۆمبە جاهێکی تەقێ هەومان تیاچین ئەبێ بڕۆین دەرچین ئیتر بڕیارمانە کە دەرچین وەکوتمە ماڵمان لە نزیک حەدیقەکە بوو لە گەڕێکی مامۆستایان بە پێ ڕۆشتین سیارەمان نەبوو هەت بڵین چەند 100 مەتری ڕۆشتین تارەکە هاتەوە جارێکی تر کە تارەکە هاتەوە ئەم جارش قەسفێکی تری کرد نەزەوە قەسفیان وەکوی پێشوو نزیکنەوە ئێمە وەکوم 400 مەتری ڕۆشتین گەشتینە بەردەم ماڵی کاک عومەری مهندس یعنی با بڵێن بەرامبەر خلیجمۆڵی ئێستا بەرامبەر خلیجمۆڵی ئێستا جەناب تەزایی گەشتی نەوێ ئیتر وەستاین خۆمان نا بە عەرزا کە تارەکان هاتن ئیتر هەمتە قەسفیان کردەوە و قەسفەکان تاو بوو هەمتە ڕۆشتن بیرم نەچێ ئەو کاتێک ئێمە دەرچوین چوینە سەر ئەو شوێنەی یعنی ڕێەکەمان هی ئەو شوێنە بوو کە بۆمبەکەی پیاکەوت بوو ئاگر لە عەرزەکە بەرزە بوو ینی کو بڵێ هینی ئاگری بچووک ئەوەنە تازە بوو هەموو ئەو شوێنانە پارچەشتی بەرکەوت بوو چاڵێکی هەڵکەند بوو شوێنی بۆمبەکە چاڵ بوو ئیتر وەکو بڵێ گەرمایی و ینی ئاگر لەو شوێنانە بوو ئیتر بەڕازی ئەوەی تر ترسان یعنی ئەمە بۆمبە بێت چی بێت ئیتر کە گەشتینە بەردەم ماڵی عومەری مهندس لەوێ دیسان هاتنەوە هەڵەبجە و کاتە لەوێ سەدێک هەبوو بڵێن جادەی دووسایدی مامۆسایان سەد بوو خۆڵ بوو یەک پردی هەبوو پردێک لەوێ بوو بەرامبەر ماڵی عومەری مهندس پردێکیش لە لای مزگەوتی شەهیدان بوو لە پردەکەی ماڵی عومەری مهندسەوە چوینە ئەو بەر بەلای خلیجمۆڵی ئێستا لەوێ شوێنێکی باراناو هەبوو بۆ لافاو کاتی لافاو یعنی باراناوی ئەو شاخە و عەبابێلێ و دەڵەمەڕۆ بەوە هاتە سەر سەدەکە ئێمە بە چاڵی باراناوەکە دەرچوین چونکە ئەترساین کە ئەگەر بە دەشتەکە بڕێن تیارە بمان بینی و لێمانە کە چوینە ناو چاڵی باراناوەکە تاوەکو بڵین سەری من ئەهات تا ئەرێ منە هات مەترێک قوڵ بوو ئیتر ئەڕۆشتیت سەیرەکەین حەشامات هەمووی لێ خەڵک هەمووی لێ دەرەچێ هەر ئێوە نین خەڵکێکی زۆر لەو شوێنەوە دەرەچێت یانێ ئەوانیش بگەن عەبابێلێ و دەڵەمەڕ و ئەو شوێنانە ئەوەی کە لەوێ بینیمان لەو ڕێگایە ئەوە بوو کە بەردەوام خەڵکە ترسا زۆرە ترسا بەردەوام تارەکانە هاتن قەسفیانە کرد تەنانەت من برا گەورەکەم قەمسەڵێکی سووری لەبەرا بوو هەموو هاواریان لێکردەوە قەمسەڵە سوورە هەڵگەڕەوە بۆ دیوی ئەو دیوی بۆی تیارەکە نەیبینێ سوورە چکە خەڵک ببینێ قەسفێکە کە هەڵی گەڕایە بۆ دیوی ئەو دیوی خوریەکەشی فەروەکەشی هەر سوور بوو ئەو دیژی هەر سوور بوو هیچ کەڵکی نەبوو ئیتر تا لەو ڕێگا بەردەوام تیارە لەو دەروبەرەیە زۆر بە ناڕەحەتی بە ترس بە چارەنووسێکی نادیار طبعاً لێ چوینە نزیک عەبابێلێ باوکم وای پێ باشوو کە بچینە دەڵەمەڕ نەک عەبابێلێ دەڵەمەڕ دیارە پارێزراوترە لەبەرەوەی چەمێکی باوڵین سەختی هەیە و ئەشکەوتوانەی لێ لەگەڵ ماڵی پورم و چەند خزمێکی ترمانە چوینە یەکێک لە ئەشکەوتەکانی دەڵەمەڕ
تقریبا ئەوە چەند سعاتێکمان پێ چووە تاکو گەشتین چونکە بەردەوام لەو ڕێگایە ئێمە تارە هات و ئەوەستاین تارە هات و ئەوەستاین ینی وە بە ترس و لەرز و ئەمانەوە لەبەر زایەکانی دەڵەمەڕەوە سێری هەڵەبجەمانە کرد نزیکی دوانیۆڕە بۆ ئێوار عەسر بۆ ئێوارە لەوێ بەردەوام تارە هات قەسفێ کرد چەند قەسفێکمان بینی کە تارەکان ئەیان کرد ئاسایی نەبوو لە لامان هەم دەنگی نەبوو هەمیش هەندێکیان لە ئاسمانە وەکو بڵێ چۆن ینی دووکەڵەکە بێ بە چەند دووکەڵێکی جۆرە هەوجۆر ئینجا بە عەرزە دواتر زانیمان کە ئەمە کیمیاییە ئەو قومبەلانەی کە هات نەخوارە و دەنگیان نەبوو لە دوای عەسرەوە لە پێش مەغریبەوە دواتر زانیمان ئەمانە نەتەقیوەتەوە بەس نەمانەزانی ئەمە کیمیابارانە بۆمبی کیمیاییە ناتەقێتەوە ئینفجار ناکە بەڵکو کیمیاکە تەقێتەوە بە هەوا بڵاو بێتەوە لەوێ ماینەوە لە دەڵەمەڕ باوکم و ئەوان وتیان بێ بچینەوە بۆ هەڵەبجە چونکە نەکەلوپەلێکی وەهامان هێناوە وەنە خواردنێکی وەهامان پێ کاتە بێ بڕێنەوە بۆ هەڵەبجە و لێ هەم بەتانی بێنین هەم جل بێنین هەم چکێمەوە هاتبین لە ڕاستیا تا ئەوارە لێ بین و بگەڕێن بەڵام تارە دیارە زانرا کە ئەمە شتێکی ئاسایی نییە یعنی ئەم قەسف و تا بۆمبارانەی کە لە ڕێی فڕۆکەوە حکوومەتی عێراق بەرامبەر بە هەڵەبجە بەکارهێنێ شتێکی ئاسایی نییە بۆیە بێ زەخیرەی زیاتر خەیجلی زیاتر بێ بەتانی زیاتر بێ چونکە هێشتا سار بوو بیرمێ لەو ئەشکەوتا کەماینەوە ئاگرمان کردەوە تەنانەت کە ئاگرمان کردەوە قەمسەڵەکەی من سوتاڵەوە ئەوە نیە ئاگرکرایە نەمزانین لە دواوە ئاگرە قەمسەڵەکەم سوتاو ئەوە ژەر گارێکی ناخۆش و قەمسەڵەکەش تازە کردی بوو ئەوانە ئێتر کە گەڕانەوە و هاتنەوە باوکمان وتیان حەشرە کیمیای ڕژاوە بۆمبی کیمیای ڕژاوە خەڵکێکی زۆر شەهید بوون لە شەهیدان لای مزگەوتی شەهیدان لە ڕێی شەهیدان لە ڕێی تا ماڵی خۆمان کە ئەڕۆی ئالۆ ڕێعلای ئەو سەدەی کە باسم کرد لەوێ خەڵکی زۆر کەوتون مەیتی زۆر زۆریان بینی بوو ئەمان هینیان پێچا بوو کە زانی بوویان خەڵک پێی وتە بوون بۆ کوێ ڕۆین بۆ هەڵەبجە پێیان وترا بوو کە کیمیای ڕژاوە دەم ئەبێ شتێ پێچی لە دەم و بۆی کیمیاکەتە یان پەڕۆیە تەڕکە یان جامانەیەک شتێک پێچی لە دەم تو ئاڵە ئیترەوەیان کردبووە ناوانش کیمیایی لێ ئەیان و خوانەخواتە شەهید دەبوون و ئاانە ئیتر زانیمان کە هەڵەبجە کیمیاباران کراوە بیرمان چی بکەین مانۆشمان لەوێ چکە تارەکان هاتن دەڵەمەڕیان قەسف کرد عەبابێلیان قەسف کرد نزیک عەبابێلیان قەسف کرد ئیتر وتمان ئەمە هیچ هینێکی نییە یعنی هیچ ئیسفادەیەکی نییە کاتە بێ لێرەش دەرچین بۆی بۆ بەیانیەکەی بڕیارماننا کە دەرچین بەرەو ئێرە لە دەڵەمەڕەوە بچینە ڕێشاو من نەمەزانی ڕێشاو چییە و شت چییە و ئەوانە بەڵام دیارە باوکمان شارەزا بوو لەگەڵ هەندێک لە خزمەکانمان ماڵی پورم و مام و ئەوانە ئیتر بزانین دوایەوە نەمانەزانین دوایەوە چی ڕۆیە بەرحاڵ بەیانیەکەی کەوتینە ڕێ لە بەرزایەکانی شنووریە تەمان بەشی ئەو لای دەڵەمەڕێک ئەملا ینی ئەو جادە ئێستەی شنووریە ناکە سەرەکەی و جادێکی تر هەیە لە دەڵەمەڕەوە ئەچێتە منتیقەی ڕێشاو ئەوانە ئێمە لێوە ڕۆشتین لەوێ چەند خزمێکی خۆمانمان بینی ئەگەڕانەوە بە سیارەیەک ئەگەڕانەوە خزمێکمان ناوی کاعوسمان بوو عوسمانی مستەفای دەلاکیان پێوت کە گەڕانەوە باوکم و دایکمالی وەستان سیارەکان وەستاند و ئاوتیان خێر جۆڵا خێزانەوە کیمیایی لیاوە خێزانی لە پشتی جێبێکەوە بوو لە پشتی جێبێکەوە کەوتبوو یعنی ئەوتی کیمیایی لیاوەتما ئەی ماڵی براکانە فلان عومەر و کێوتی وەڵا هەمووی کیمیایی لیاوە وتی من نازانم ئێمەش چۆن دەرچووی ئیتر بۆ کوێ بێ ئەمەوتی وەڵای ئەوێنەوە بۆ هەڵەبجە بۆ عەبابێلێ لێڵەن مەرکەزێکی توبی لێیە زانین دەرمانە شتێکی بۆی چکە هۆشی بەخۆی نەبوو ئەوەشی وتی گوێم خۆم لەوە بوو گوێم لەوە بوو وتی ئێمە هەمومان دوێنێ دەرچووین یعنی پێش قەسفەکە
یعنی 16 مانگ بەیانیەکەی هەمومان دەرچوین هەر لەم ڕێگەوە پێشمەرگە گەڕاندووی نیەتەوە بۆ هەڵەبجە توێتی ئازاد کراون بڕۆن بۆ خۆتان بژین و هیچ کێشەتان نەبێت ئیتر گەڕاوینەتەوە ماڵی براکانی هەموو بەڵام بەداخەوە بەس خۆی و کاک محەممەدی براوی دەرچوو بوون براکانی تری لەگەڵ دایکی و لەگەڵ خزم و کەس و کاری تریا هەمووی نزیکەی 20 کەسێک ئەبوون هەمویان شەهید بوون ماڵی مستەفای دەلاک هەمویان شەهید بوون بەداخەوە ئێتر ئێمە ڕۆشتین ئەو ڕۆژە هەر بە پێ ڕۆشتین بە تولەڕێیا ڕۆشتین یەکێکە ڕۆشتین بە تولەڕێیەکانە لە بەرۆی شاغ و سەخت بوو نەیە بە باری پانیان بڕێ بە باری درێژیا ئاو بڕێت بۆ شێوەیە تا ئەوەرە هات و شەو هات کارە ساتەکە لە شەوا بوو بە ڕۆژە تارە هات خۆمانەیە بە عەرزا و کێشەوە بەس بە شەوە ڕێگێکی شاخاوی سەخت بوو و ئەوە چرایە لایتی پێ بوو ئەمە چرامان پێ بوو خەڵک کە هەموو بۆ ڕێگە ڕێنیان هێشت چرا داگرسێنی چکەیان و تارە بیبینێ ڕووناکیە لێمانەیە لەبەرەوە بەبێت چرا ئیتر شەوێکی تاریک بەبێت چرا بەو تولەڕێیە بەو شاخە سەختەیە دەستمان گرتو بە یەکەوە بۆەوەی ون نەبیلێت تەمان مەسلەی ونبوون لە ڕاستیە هەر لەو شوێنەی کە یەکەم ڕۆژ کە باسم کرد 16 مانگ کە دەرچوین بە چاڵەکە هاتین ئێمە دوو مناڵمان دۆزیەوە کە ون بوو مناڵی زۆر ون بوو خەڵکێکی زۆر ون بوو ئێمە بۆ خۆمان باپیری دایکم لە ماڵی خۆمان هەبوو تەمەنی نزیکەی 80 ساڵ بوو گۆچانێکی پێ بوو چاویشی زۆر تاوا نەبوو بەجێمانشت وتمان تۆ وردەوەرە چونکە بەڕێی ئێمە ناڕێی تا ئەگەیت عەبابێلێ لە عەبابێلێ ئەو بینی ئیتر کە هاتبوو عەبابێلێ لێوە پازای هێناوە بۆ ئێران ئەو دوو مناڵەش دواتر دەرکەوت کە هیچێ و لە ئێران ئێمە تا ئێران بردمان لە ڕێگا دایکی دوو مناڵەکە دۆزرایەوە لێر تا ئێران بردمان و لێ تەسلیمی خاوەنەکەیمان عایلەکەیمان کردبوو ئیتر مەسەلەی هەموو کەسێک لەو ڕێگە تاریکەیە لە ڕێڕێشاو لەو شاخە سەختەی شنوێ نازام کوێ ئەو شاخە سەختانە زنجیرە چیایەکی سەختە هەمووی هاواری کرد بەسەر بۆ هاواری کرد بۆی ون نەبین لێ باوکم یەکەیەکە ناوێ هێنای ئەمە بەڵێ هەر نی سەعات جارێ هەر چەند وەختێ جارێ ئەمە هەموو بوو بە ئیتر ڕاهاتوون زانین کەس بەجێ نەماوە کەس قاچی نەترازاوە بۆی بکێتە خوارەوە کەسێکی لێ نەهاتووە زۆر بە ناڕەحەتی زۆر بە چەرمەسەری شەوەکە گەشتینە شوێنێک نزیکەی نازانێکی شەو بوو 12 شەو بوو پیانە و ڕێشاو نەمەزانین ڕێشاو کوێ دەیەک بوو دیارە دێکی حدودی بوو ڕێشاو دواتر زانیم کە ڕێشاو دێکە هی عەشەتێکە پێوە ڕێشاویەکان لە بینی ڕێشا و ئێرانە ئاوی ڕووباری سیروان هەیە ئەوەی کە دەڕژێتە سەر سیروان حدودەکە ئاوە بەحرە ڕووبارە پەڕینەوە لەم بۆ ڕووبارە سەختە چونکە ئاوەکەی زۆر بوو کاتە پردی لێ نەبوو ئێمەوە شۆ گەشتین ئەوێ لێ پاڵکەوتین ئاگرێکمان کردەوە مامەم ئاگری کردەوە مامەم ناوی حاجە مەرێسش ماوە الحەمدولله ماڵی ئێمە ماڵی مامەکان ماڵی پورم و ئەوانە زۆر بووین هەموو لێ ساردیش بوو لێ ئاگرمان کردەوە و تر پاڵکەوتین هیلاک بووین پاڵکەوتین بەتانی مانیا بەسەر خۆمانە لە نزیک ئاگرەکە لێ خەوتین تەبەن شتمان پێ بوو خواردنەوەوانەمان پێ بوو ئێمە دراوسەیەکمان هەبوو بیرمان نەچێت قرار بوو ئەو نیۆڕۆیە داوەتی ماڵسە مەلا عەلی بکەن ئەو نیۆڕۆیە لەو ماڵە داوەت بوو ماڵی مەلا عارف خواعافی کامرد مریشکێکی زۆریان لێناو نازانم 50 مریش 6 مریشکان لێناو ئیتر کە باوکمان گەڕای بوونەوە لەگەڵ ئەوانە مەلا عارفیشمان لەگەڵا بوو مریشەکان هەمووی هێنابوو لەگەڵ خۆیانە ئیتر عەلاقە مریشک تەوزیعیان کردبوو میش عەلاقەی مریشکم بەرکەوتبوو عەلاقەی مریشکی تەواو بوو نام سوورەکراو بوو چی بەدەست منەوە بوو هەر سات ناسات لێمە خوا هەتا بە درێژای و ڕێگایە و بەشی هەمووی پێ بوو یعنی باش بوو وەزعمان لە ڕێی خواردنەوە خراپ نەبوو هەتا گەشتینە ڕێژای و مریشکە هەر ماوە
ئیتر طبعا بەبوونی قەسفەکەەوە داواتەکە نەکرا مشکل ئەو خەڵگە خوارد کە لە ڕێشاو ئەو شۆماینەوە بەیانی هەستین زانیمان کە هلیکۆپتەری ئێرانی دێتە ئەمبەر بە هلیکۆپتەر خەڵگە پەڕێنێتەوە بۆ ئەو دیوی بەحرەکە ئیتر ئێمەش چوین ئەو ڕێگەیمان گرتەبەر نزیک بووینەوە لە هلیکۆپتەرەکان و دیارە پاسدارەکان ڕێنمایی خەڵکیانە کرد چۆن نزیکە بیتەوە چۆن یەکەم جارمان بەڕاستی تارە هلیکۆپتەرۆمانە بینی پەروانەکانی نەیەکوژانەوە ڕەشەباگی زۆری هەبوو کە ڕۆشتیت یعنی مەڵە ڕەشەباگی بە خۆت بی پەروانەکان بۆ عزەختی لە خۆ بکردا اینجا کە مناڵیش بووین و باید دەستمان بگرتای بە دەستی کەسێکی گەورەوە بۆی تا سواری هلیکۆپتەرەکە بین لەوێ سوار بووین ئەویش لەبەر تەیە تەمان ئەو مەنتیقەیەمەش هەر بۆمباران کرا حکومەتی عێراق گەشتە ئێش هەر بە شوێنمانەوە هلیکۆپتەرەکان لە ترسی تیارەی عێراقی بەناو چەمەکە ئاڕۆشتن زۆر بەرز نەیەبوونەوە لەکوێ چەم و شاخەکان بوو بە بینی شاخەکان ئاڕۆشتن هەتا گەشتە وڵات و حدودی خۆیان بۆیە نەیانەتوانین زۆر بەرز بوونەوە ئەو نەمانە زانی کە زۆر بەرز نابنەوە گەشتینە ئەو بەری بەحرەکە ئەو گەشتینە وڵاتی ئێران لەوێ دابەستی تەنکیەک ئاو دانرابوو بۆ ئاو خواردنەوە سەیر بوو بەلای ئەمەوە شتی سەیر ڕوویتر تە سەیرەکان ڕوویا کە بەلای ئەمەوە سەیر بوو و برنجێکیشیان ناینێ بە بێشلە دیسان دەنکە نیسکی گەورەی تیا بوو نیسکی ڕەشی گەورەی تیا بوو خێشی نەبوو کە داوای شلەمان کرد نیوەڕۆ بوو دوای نیوەڕۆ بوو نانوان نەخوارد بووانە جاڵا هەرەوەی بخۆن بەنسبەت دێمەوە خواردنی برنجی و شک شتێکی سێر بوو بەڵام دیارە بەنسبەت داوانەوە شتێکی ئاسایی بوو ئێتر بۆ جۆرە گەشتینە خاکی ئێران و لەوێ تر سواری پاس بووین هەتا گەشتینە ئۆردوگای هەرسین لە ناو پاسەکە جار ئەوە سا لە شارە کوردیەکانە لە هەندێک لە شارە کوردیەکانە خەڵک سەرکەوتنە یعنی کوردەکانی ڕۆژهەڵات با بڵێن هات ناو پاسەکە و معلەبات و خوڕما و پەتاتەی کوڵاو و بسکیت و ئەمانەیان پێ بۆی بیخۆین ئیتر ئێمە گەشتینە شاری هەرسین تەبان ئەو پاسانە کە ڕۆشتن دیارە حکومەتی ئێران خۆی تەرتیبێکی ئەوەی ئاوارەکانی کردبوو ئێمەی کردبوو هەر پاسەی بۆ شوێنێکە ڕێترەوە شانسی خۆت و شانسی خۆ هەبوو بۆ شوێنی نزیکە ڕۆ هەبوو بۆ کرمان و شوێنی دووە ئێمە بەر هەرسین کردبوو کە چوینە هەرسین چوینە مەکتەب مزگەوتێکەوە قایەکی مزگەوت بوو لێش بۆ یەکەم جار ئەوەی کە سیر بوو بەلامانەوە چەند شتێک سیر بوو ئەوانەی کە هاتن بۆ لامان دەمیان هەڵپێچا بوو بەحسابەوەی کیمیاییمان پێوەیە بۆی توش نەبوو یعنی ئەوانەی کە هاتن بۆ ئاویان بۆیە هێناین یان خواردنیان بۆیە هێناین دەموکەلیان هەڵپێچاوێت پێمان ناخۆش بوو باشە بۆ ئاوا یعنی ئیتریان و ناقیشان نەبوو یعنی بۆ خەپارێزی خۆیان بوو چکە تیامانە بوو کیمیای ئەوانە لێ بوو ئەو کیمیایش تەسیری ڕەنگە هەبێ بۆ ئەو کەسێک کە بەرکەوتێ لەگەڵتا ئیتر لەوێش خواردن و چاوانیان بۆ هێناین چیان بۆ هێناین بێشە کرد کە بێ شتێکی سەیر و بەلای ئێمەوە شکری کڵاو بوو شکری مەی ئەویتر نەبوو بردەنەوە لەوێ ڕۆژێک تا شەوێک چەند ڕۆژ و شەوێک لێوە بووین دواتر بە پاسێکی تر ئەم پاسیان پاسی بچوو بوو بردنیانیان بۆ کەمپی ئاوارەکانی هەرسین لەوێ هەموو خێمە ڕیزکرا بوو هەر ماڵە و خێمەیەکیان پێەیە دەمەش لەوێ خێمەیەکمان وەرگرت کە خێمەمان وەرگر دۆخی ئۆردوگاکان زۆر ناخۆش بوو لە چەند ڕوویەکەوە ناخۆش بوو لە ڕاستیە لە ڕوویەوە ئێمە ژیانێکی زۆر خۆشمان هەبوو لە هەڵەبجە یعنی لە هیچمان کەم نەبوو خواردن و خواردنەوە و بڵێن جێگەوبانی گەرم و یاریکردن و حەدیقە و ژیانی مەکتەب وە ئەوەی بەلایەمەوە بۆ نمونە کێشە نەبوو جۆری خواردن بوو بەعام خەڵک وەزعی باش بوو خراب نەبوو وەزعی بەڵام لەوێ گرانی بوو
خواردن وەکو پێویست نەبوو، دایمە باسی خواردن و باسی پارە و باسی گرانی و ئەم شتانە ئەکرا ئەمان بیست. لەوێ بەتانیان ناینێ بەس بەتانیەکان کۆن بوون، میوەیان ناینێ پرتەقاڵ و سێو و معلەباتی شیر و ماست لە قوتووە، ماسی هەندێشتیشیان ناینێ بەڕاستی شیاوی ئەوە نەبوو وەریگری. بۆ لە قابلمە کۆنە کۆنەیان ناینێ کەمە وەرمان ناگەن هەر فڕەمانە بەتانیە کۆنە، بەڵام شتی تریشیانە خواردنەوەمانەیانەیە میوەیانەیە ئەوە شێ ئەوە لە بڕۆ ناخۆش بوو، لە ڕۆیەکی تریشەوە ناخۆش بوو لەبەرەوەی لە ڕاستیە جوگرافیای شوێنەکە ئەو ئۆردوگایە زۆر ناخۆش بوو، لە پەناشاخێکا بوو دایمە ڕەشەوا بوو، لە خێما بوو سار بوو، وەکو پێویست نەبوو ینی شوێنی خەوتن و حەوانەوەوانەمان بۆ ئێمە زۆر ناخۆش بوو. ناخۆشێکی تر کە هەر لەوێ بوو هەواڵی شەیدبوونی خزم و کەسوکارمان پێگەشت. بۆم باس کردی ماڵی باپیرم ئەو بەیانی 16 گەڕابوونەوە، لەوێ پورم کە دەرچوو بوو لەگەڵ باپیرم پورمیان هێنا بۆ ئۆردوگایە، شوێنێک هەبوو پیانەوت خێمەی تەبلیغات ینی لێ مکەبەرە دانرابوو، ناوەکەی خوێندەوە ناوی ئەو کەسەیە خوێندەوە کە دۆزراهاتەوە ئەوانەی کەون بوون، ئۆردوگایان گەڕاندن ناوەکانیان نەخوێندەوە، هەر خزم و کەسوکارێکی لە هەر ئۆردوگایەک وایە لەوێ ئەیان تەسلیم ئەویانەکردن. در لە ڕۆژێک لە ڕۆژەکان ناوی پورمیان خوێندەوە، ئێمە چوین بەدەمیەوە کە چوین بەدەمیەوە چاوی کۆر بوو خۆی مامەساڵ ینی ئەو کاتە چاوی کۆر بوو، چاوی هیچی نەبوو، کیمیایی لێیا بوو، زۆر ناڕەحەت بوو، زۆر مانەی کوا خاڵەکان باپیرم نەوتی هەمویان شین بوون تیاچوو کەس نەوە. ئێتە بۆ ئێمە ناخۆش بوو، بۆ دایکم زۆر ناخۆش بوو تۆ لەو حاڵەت و لەو ئاوارە بوون و هینی پێبەن یعنی دۆخەکە ناخۆش بوو تازێدانێ و هیندانێ وەلو هەر هەمووی وا بوو، هەموو کەسێک کە لێوە بوو خزمێکی نزیکی شەهید بوو. بۆ ماڵی و مەلا عارفی کە باسم کرد برایەکی کە حەمە سەعید هەموویان شەهید بوو، ماڵی خزم و کەسوک ئێمە تقریباً 30 کەسمان شەهید بوو لە خزم و کەسوکار. ئیتر دواتر باپیرم پیا بوو، ئەویش پیا بوو، ئەویش شەهید نەبوو. پرسیارمان لێ کرد لە باپیرم حاجی لای خوافی کامل لە 16 2007 مرد، وەفاتی کرد ئەویش بە نەخۆشی. وتمان بۆ تۆ ئەم دەرچووی بۆ ئەوانێتر شەهید بوون؟ وتی وەڵای ئێمە لە ماڵەوە بووین، ئیتر ئێوارەکەی وتمانە با لە ماڵی دراوسەیەکیان کۆبووبوونەوە دیارە شەرزەمینیان هەبوو ئەوان، وتوانە با دەرچین، هەرچەند وتوانە دەرمەچن خراپە ینی باش نییە، بەڵام وتوانە ئێمە لە پشتی خوا دەرەچین. هەر لە ماڵەکەی خۆیان چەند سەد مەترێ دەرچوو بوون، قمبەلێکی کیمیایی لێ یاوە لە لای مەکتەبی شارەزووری کۆن ڕێگەی چاوت کە ئەکاتە نزیک بەردەم و نزیک مەکتەبی کانشقانی ئێستا، و لەوێ ڕۆزەیەکیژی ئازان ڕۆزەی کانشقانە و ماڵی بڵێن مەلا عەلی لەوێ، ماڵی مەلا شەفیق و مەلا عەلی و ئەوانیش لەوێن ئەلەو بەینە، ینی لە نزیک ڕۆزەکە و ماڵی مەلا شەفیق کە ئیسە بنکەی ئیقرا لەوێ لەگەڵ مەکتەبی کانشقان، وتی لەوێ هەمویان یەکێکە کەوتبوو. یەکەم کەس خاڵێکم کەوتبوو شەهید بوو کە لە هەمویان بەقوتر بوو، سیر بوو بەلاوە. وتی ڕادیۆیەکی لە ملا بووە، ڕادیۆکەیان دزی بوو، قایشەکەی ینی ڕانکێشا بوو، قایشەکەی لە ملیا بوو، ڕادیۆکەیان مردوو. نەنکم ئاڵتوونێکی زۆر و پارێکی زۆری پێ بوو لە جانتاکەی لە ژێرەوە، ئەویشیان بردبوو. خۆی باپیرم ئەلحەمدوللا هەبوو بوو، ینی دوکان و شتی زۆر بوو، دوکان شتەکەیشیان تاڵان کردبوو. ئیتر وتی هەمویان من کە هۆشم هاتەوە باپیرم هەیوت گەڕام تا دۆزیمنەوە، عەرەبانەیەکم پیا کرد لەو عەرەبانی دەسی لەو مەنتیقەیە، یەکەیەکە دوودوو
مەیتەکە بە خستە عەرەبانەکە پاڵم پێوەنا بۆ گوڵان لێرە چاڵم هەڵەکەن ئەم ناشتم یەکەیە ڕۆژی یەک دانەمە ناشت لە بەیانی دەستم پێکرد تا ئێوارە فرەیەکە بە چەند ڕۆژ ئەو حەوت بوون بە هەفتەیەک زیاتر تا کەسێک وەکو حەلادا هاوکاری کرد ماڵی ئابێ لەگەڵ چەند کەسێکی ترە ماڵیان ئاوابێ کە هاوکاریان کردبوون یەکەم ڕۆژ دوم ڕۆژ هەر خۆی بوو سێم ڕۆژ تا لە چوارم ڕۆژ و پێنجەم ڕۆژە چونکە کەس فریای کەس نایە مەشغوڵی هی خۆی بوو بەڕاستیە ئیتر یەکەم ڕۆژ ئەوم ناشت ئەوم ناشت تا هاتە سەر دایکی و بڵێن خاڵێک ناوی هێمن بوو ناڵ و شیریە خوارد وتی هەر بەیەکەوە ناشت تەنانەت وتی هینیشم کچێکم لێو کچێکیشم بینی و هەم زانیوە بڵێن مامۆستا ئەسمەرە هاوی کەوتم چاوی کوێر بوو وتی ئەویشم ناشت نەوەڵ هاو ماوە دواتر دەرکەوت کە ئەمە کچێکە دراوسی خۆیان ناوی غەزال یانی ئێستا قەبرەکانیان بەیەکەون شوێنێکی تایبەتیانێ ئیتر بەم جۆرە بوو لە ڕاستیە ئێمە ماوەیەک لە هەرسین ماینەوە بەڵام وەکوتم جەوی هەرسین خۆش نەبوو زۆر ناڕەحەت بووین لەهێ هەمووی ناڕەحەترەوە بوو کە ئەو ئەردوگایانە ئەنواع وەشکاڵ خەڵکی جۆرا جۆریان لێ بوو خەڵک تووشی شەڕ زۆرە بوو ئەوە نییە ئەنجاران لە هەڵەبجە گەڕەکەکان جیاجیاون ئێستا تۆ بێنی ئەمە هەمووی بە تێکەڵی فڕێتە شوێنێکەوە خەڵک لەگەڵێکان نەیەکرا شەڕ ڕووی ئەیە شت ڕووی ئەیە حاڵی خەڵک هەمووی لە ڕووی دەرونیەوە تەواو نەبوو ئیتروتمان ێرە بە کەڵک نایە ماڵی پورێکم هەشتا حەوت چوو بوون بۆ ئێران ئەوان لە ئۆردوگایە بوون لە کامێران هاتن بۆ لامانتر چوین بۆ ئەوێ لەوێ ئۆردوگا و لەوێ خێمماوەرگرت تا ڕادێک ئەوێ باشتر بوو لە بینی خانوەکانە ئەوان لە خانووا بوون لە بەڕێی کۆنتر بوون خێمە هەڵمانیا هەڵدرا بوو ئێمە لە بینی خانوەکانە بووین تا ڕادێک ئەوە کامێران هەم لە ڕووی سکوریتەکەی باشتر بووە مانتوانی بچینە بازار چکە هەرسی نەتەتوانێت وای وەرەقە بکردا ئەنجا بچتە بازار هەفتە یەک جار بۆ هەبوو خۆ بشووی تەمان لە کامێرانی جواب بوو ڕاستە خواردن هەبوو شت هەبوو ئەوانە هەبوون بەڵام بۆ دەرچوون بۆ ناو شارەکان بۆ وەرەقە بکردا چکە بوو بەمان نەبوو بچینە ناو شارەکانی کامێران و سنە و کوێ ئیتر ئێمە لەوێ 6 مانگ ماینەوە تا عەفاتەکە درا کە عەفاتەکە درا باوکم بڕیارماننا کە بگەڕێنەوە بۆ وتیان بۆ هەڵەبجێ لە سەرتاوە وتمان گەڕێنەوە بۆ هەڵەبجۆ بۆ وڵاتی خۆمان و ئێمە حەزمان لە ئێران نیە هەر حەزمان لە ئێران نەبوو ڕاستیە وەلو من ودەوەتە خەریب و لەگەڵ جۆگە شاڕا هاتین لەوێ مەکتەب وشتیش کراوە بە فارسی ماوەی 3 مانگ خوێندم هەندێک فارسی و ئانش فێر بووین مامۆستای فارسیە هاتن لە فارسیان پێوتین ئیتر ئەچوینە شارەکەەوە کوتم بە وەرەقە و ئەمانە و تا ڕادەیەک سەقامگیر بووبووین بەڵام هەر حەزمان لە وڵاتی خۆمان بوو بۆیە دوای ئەوەی کە 6 مانگەکە عەفاتیە ئێمە گەڕاینەوە شێوازی گەڕانەوەکەش بە گەڵابە بوو بە لۆری بوو تەمان پێشەوەی بێمە سەر ئەوە حکومەتی ئێران پێشەوەی هەڵەبجە چۆڵکا و لە هەشتا ڕێکەوتن بینی عێراق و ئێران کرا جەناب تەزانی پێشەوەی ئێران هەڵەبجە بەجێبێڵێ بە خەڵکی هەڵەبجەی وت کێ ئەگەڕێتەوە بۆ هەڵەبجە کەلوپەلەکانی بێنێ با بڕوا ئێمە ڕۆشتین یعنی باوکمان ڕۆشتن گەڵابەیەیانێ لێەوە بەڕێکەوتن ئیتر ماڵەکە و بارە کرد و بردەوە بۆ ئۆردوگا ئێمە ماڵەکەمانەوەی کە نەهاندزی بوو چکە دوکانمانە بوو لە مەزادخانە هی ئەشیای منزلی بۆری و بڵێنەها ئەم شتانە هیدی ئاوەڕۆ و بۆری و چی ئەمانە بۆیە و دوکانەکان تاڵان کردبوو ماڵەکە هەندێکی تاڵان کرابوو لە ڕاستیان دواتر زانیمان ئەمانەی کە بەپێی ئەو دیکۆمنت و بەڵگە نامە و قسە و شتانەی کە بەرچاومان کە و تاڵانیەکە هەم پێشمەرگە کردوێتی بەداخەوە هەموو پێشمەرگەنا هەندێ پێشمەرگەی هەندێ لایەن و هەم ئێرانیش کردوێتی تەنانەت عەموودەکانیش بڕابوونەوە لە هەڵەبجە کتێبخانەی هەڵەبجە هەمووی ئێران بردی یعنی ئێران هاتبووە هەڵەبجە و حسابی جەنگی بۆ کرد ئەو لە جەنگایە و چووە ناوچەیەکی داگیر کردووە
بۆی هەیە بە پێی یاسای جەنگ هەموو دەرامەت و داهاتێکی ئەو شارە ئەو شوێنە ببا بۆ خۆی تر هەرچی هەیە ئەو حسابەی بۆ کرد بۆیە عەمودەکانی برد کتێبخانەی برد کەلوپەلی کارگە و معمەل و معمەلی تووتن و نازامین حیسارەکە شوێنی هەڵگرتنی تووتن و چی و دام و دەستگاکان و هەمووی و من زمنیا هەندێک لە کەلوپەلی ماڵان و تەنانەت قسەژێ لەسەرەوەی کە ئەمە ئەمان بیست کە دەستی خەڵک بڕاوە بۆ ئاڵتون گوارە لە گوێ لێ کراوەتەوە ئاڵتون براوە پارە براوە دیارەوانە بردویانەوە کوتم کە لێرە بوون چجامە بەشێک لەو هێزە پێشمەرگە بێ کە خۆشیان لە ڕاستیا ئەڵێن خۆشیان ناڵێن نەمان کردووە چ ئێران بێت ئێترێمە گەڕاینەوە و کوتم شێوازی گەڕانەوەکەش ئەوە بوو بە گەڵابە تا حدودی تەوێڵە لێو بە زیلی عسکەری عێراق زیلی بۆ هێنا ئەجنەبیمان نەبینی بەڵام ئەمان بیست بەشێک لەو کەلوپەلانەی لەو خواردنانەی کە بە ئێمە ئەدرێ هی ئەوانە جام شتێکە بۆ بجێڕمەوە ئەمە خۆم ئەمە بۆ جێڕمەوە مادەم دیکۆمنتیشە شتێکی زۆر باش با بڕوە لەم ساڵانەی پێشووە من لە کرماشان بوو بۆ یشێک چوومە کرماشان سوای تەکسێک بوو تەکسێکە قسەمان کرد بەیەکەوە کوردی ئەزانی کوردێکی نێزانی وانە بەلوچ بوو چی بوو بەس کوردیش ئەزانی کەوتم خەڵکی هەڵەبجەم دەستی کرد بە گریان بۆ ئەگریت وتی وەڵاهی من یەک شت بۆ بگێڕمەوە وتم فەرموو وتی من سیارەی گەورەم پێ بوو ترێلە گەڵابەچی سوپای پاسداران ئێمەی حجز کردبوو بۆ ماوەی مایە دوومە ئیشەکەمانەوە بوو کەلوپەلمانە گواستەوە بۆ ئۆردوگاکە ئێوتم ئیشێکی باشە کردەوە بۆ وتی نا بۆ ئەمە ئەگری بۆچی ئەگری وتی ئەو کەلوپەلانەی کە بۆ ئێوە هەمووی تازە بوو بەتانی تازە قابوو قاچاقی تازە سەرینی تازە هەموو شتێکی خێوەی تازە شتی تازە ئێرانە هات ئەمەیە بر بۆ سوپای پاسداران و سوپای چی و بلکەکانی خۆی و چی لەوێ هەموویە گۆڕی بەی کۆنەکانی هێناوەیەوە جاوە دروستە وتی من خۆم هەم تازەکەم بار کردو هەم کۆنەکەشم بار کردو بۆ ئۆردوگاکان وەفیعلەن دواتر بۆمان دەرکەوە هاوتمەوە قابلەمە کۆنانەی کە فڕەمانە هەر باوکم کە وەری وەرمان کرد یەک شەقیتی هەڵات بەلای گوێی پاسدارەکە ڕێ تۆزێ تووڕەش بوو ئەمە توازە ئێمە سوالکەرین ئەمە شتێ ناوتە ئەمە یەک دوو ئەو بەتانی کە وەرمانەگر هەمووی خەت بوو خەتێکی سەوزی تۆخ خەتێکی سەوزی کاڵ هەمووی هی سوپای پاسداران چی عسکەری بوو ئەم بەتانێک کۆنانە بۆنیان لێ هات اینجا هاوکاری کراون بێگومان بەڵام حکومەتی ئێران نەیهێشتووە هاوکارێکە ڕاستەوخۆ بن احتیمالە بۆیە من خۆم نەمبینیم بەڵام هەندێک خزم و کەسیشمان ئەو کاتە لە ڕێ هەندێک منەظەماتەوە چوونە دەرەوە و ئەو اختیارە لە بەردەمی ئێمەش هەبوو منەظەمات بیست بوومان کە هاتن بۆ ئۆردوگاکانی ئێرانیان ئەو توانی پەیوەندیان پێوە بکەیت تا بچیتە ئەوروپا یا بچیتە وڵاتێک لەوێ ئینە بەنێ بڵێن ئیقامە و شتە بەنێ تاوەکو لەوێ بژیت و هەندێک کەسمان چوون لە ڕاستیا یەکسەر لە سویدن لە ئەڵمانیان لەو وڵاتانی ئەوروپان لە ڕووسیان بۆی لە ڕێوە منەظەماتانەوە شتی لەو بابەتانە هەبوو بەڵام بەڕاستەوە خۆی بگاتە ئێمە وەکو ئێمەڵم ڕەنگە گەشت بێتە خەڵکی تر نەگەشتووە بەڵام منەظەماتی ئێرانی زۆر هاتن تایبەتی مانگی سووری ئێرانی نانسەلیبی ئەحمەری ئێرانی نازامچی ئێرانی و چی ئێرانی ئەمانە زۆر هاتن ناو ئۆردوگا تەنانەت بەشی لەوانە لۆگۆی ئاهانشی پێوە بوو لەو خواردنی کە پێیان هەین لۆگۆی ئەو منەظەمە ئێرانیانی پێوە بەڵام
جا بەزیل هاتن بە شوێنمانە کەلوپەلەکانمان خستە ناو زیلەوە زیلی عسکەری دڵمان خۆش وتمان بۆ هەڵەبجێ چونکە حدودی تەوێڵێ تا خوورماڵ هێناینیان بەڵام کە لە خوورماڵ بەرەو هەڵەبجە نەهات و بەرەو سلێمانی ڕۆشت ترتمان تاو ئەمە ئەوە شوێنیتر بەداخەوە حکومەتی عێراق دیسان زوڵمێکی تر و درێکی تری کرد لەگەڵ خەڵکی هەڵەبجەیە چونکە عەفاتەکە باە بۆ هەڵەبجە وایە بەڵام خۆشەڕی عێراقیرانیش وەستا بوو بەڵام هەڵەبجە هەر محەڕەمە بوو بەنسبەت عێراقەوە نەک محەڕەمە بوو بەڵکو ئەوەی کە ئێران نەی ڕووخان تەبە ئێرانیش ئەڵێن دەستی هەبوو لە ڕووخانی هەندێک بینایەتە دوای کە کەلوپەلەکەی بردو هەندێک بینای ڕووخانەوە ئەوەشی کە ئێران نەی ڕووخان حکومەتی عێراق بەشێکی زۆر لە خانوەکانی هەڵەبجەی ڕووخانی کە لەوانە خانووی ئێمە بوو خانووی ئێمە ساغ بوو هەتا باوکمانیش هاتنەوە کەلوپەلەکانیان برد هیچ کێشەی نەبوو بەڵام دواتر لە دوای ڕاپەڕینەکە کە هاتینەوە خانوەکەمان بە تیەکتی تەختی عەرز بوو ئەو گەڕەکە هەموو گەڕێکی مامۆسا دوای عەفاتەکە بەڵێ طبعا کە شەڕی عێراقیران ڕاگیرا ئێران کشایەوە لە هەڵەبجە کەوتەوە دەست عێراق ئێتر عێراقیشەوەی کە ئێران پێی نەکرابوو ئەم لەگەڵ هەڵەبجا کردی بۆ ئەویست هەڵەبجە نەهێڵێت تەختی عەرزی کرد خانووی بە پێوە نەمێنێ هەڵەبجەیەکی تی دروست کرد مەدینە سەدامی حەلەبجە وتیەوە هەڵەبجە ئەوە هەڵەبجە خەڵکەکەی لەوێ ئەو هەڵەبجیانەی ئەوانەی کە خەڵکی هەڵەبجە بوون و لە سلێمانی بوون و نەچوو بوونە ئێران لەوێ عەرزی پێیان و پارێکی باشی پێیان تا خانوو بکەنەوە ئەو هەڵەبجەی لەوێ دروست کرد کە ئێستا قەزای شارە زوورە هەتا ڕاپەڕینەکە ئێمە کە هاتین کە زانیمان بەرەو هەڵەبجە ناین و لە خوورماڵەوە بەرەو سلێمانی ئەڕۆین زۆر لە ڕاستیە خەفەت داگرتین توان تاوە بۆ هەڵەبجەنی بردینی شەو بوو هەتا لە سلێمانیشی تێپەڕان تا بردینی لە شوێنێکی دەشتێکی پڕ لە دڕکی پڕ لە دوو پشک کە پیانە و باینجانی سپێڵە تەیناڵ لە بینی سلێمانی و چەمچەماڵایە نزیکی تەکێ بەردەقانەوە شوێنەکە پێڵێن باینجان لێ فڕێ هەڵی ڕشتین فڕێ بەبێەوەی خێمەیەکمان باتێ بەبێەوەی ئاو هەبێ خواردن هەبێ هیچ دوو پشک خەری بۆی خواردن شەیەک دوو شەو لێبووی دواتر هەڵهاتین بۆ سلێمانی بە قاچاخی کەلوپەلمان بەجێهێشت لێ چی لێ بکەم بۆ کوێ بێ تەلەڤیزیۆن بۆ کوێ بێ معڕێزی نازانم جلوبەرگ بۆ کوێ بەری خەوتن بۆ کوێ بەری وتمان خوایا خۆمان دەرەچی ئیتر پورێکم هاو بە شوێنمان ماڵی لە سلێمانی بوو لەوێ بە سیارەیەک دیارە پارەی باشی پیا بوو سیارەکە بۆی ڕێگەیەکی قاچاق بدۆزێتەوە چکە سەیتەرەکانی سلێمانی داوای هەویان لە خەڵکە کرد هەر کەس هەوی پێ نەبووە ئەیان گرت ئیتر بە قاچاقی بە جۆرێک لە جۆرەکان ئێمە هاتینە سلێمانی بەبێ هیچ شتێک تەوا بیرمان نەچێ لە زیلە عەسکەریەکە کەوتم هاتین لەوێ گەشتینە مەرکەزێک لە عەربەت هەر کەس موالیدەکەی شمولی عەسکەری بکردایە ئامر بۆ عەسکەری من باوکم شمولی عەسکەریە کرد لێ باوکمیان جیا کردو یعنی ئێمە لەگەڵ دایکما بە تەنیا چوین بۆ سلێمانی مناڵەکان و دای هەمووشمان ورد بووین زۆر گەورە نەبوون بەرا گەورەکەم پۆلی 5 ئامادەی 4 ئامادەی يعني هەمووی لەو بەینا بووین لەگەڵ دایکما یعنی باوکیشمان لێ جیا کردینەوە بێتر ئەمەش بۆ خۆی یعنی کارەسات بوو بەڕاستی پێشتر تۆ باوک لەگەڵا بێت چۆ بێزای بڕیایەکی هەیە بڕیاربایەکی هەیە دەستگرۆی بکایەکی هەیە ئێستا ئەوش لەمە وە نەشمازانی بشوێنە بردویان بۆ عەسکەری لێتر بۆ معسکەری کوێ و ئێمەش بۆ باینجان لێوە بە قاچاقی هاتینە سلێمانی کاتینە سلێمانی لە ماڵی پورم بووین لە بەرەوەی کەس خانووی نەیانێ بکرێت کەم کەس هەبوو لە سلێمانیە ناقیشیان نەبوو حکومەتی عێراق بڕیارێکی دەرکرد بوو هەر کەس خانوو با بە هەڵەبجەی خانووەکە ڕوخین بەسەریان ئێوانیش فەقیرانە لەبەر ترسی خۆیان و ئەوی خۆیان تەنانەت من خۆم گوێم لێ بوو لە مزگەوتی گەورە مەلاکەی مزگەوتی گەورە چکە من ماڵمان نزیکی مزگەوتی گەورە بوو یعنی کە لەوێ بە مکەبەرەکان دەنگەکە هاو لە ماڵی ئێمە
لە مەڵکەنی بوو گوێمان لێ بوو ڕۆژێکیان وتی دوای عەسرێ بوو وابزانم تی هەر هەڵە داواکەین لەو ماڵانەی کە هەڵەبجەیان کردوتە خۆیان هەر ئێستا هینیکەن بڕۆن بیان بنەوە بۆ باینجان و بۆ کوێ و بۆ کوێ ئەوە ئەگەڕێن لیژدە ئەگەڕێن هەر ماڵێک هەڵەبجەی تیا بێت ئەیڕوخێنن ئیتر ئەمەش بۆ ترس و وینەوە هەرچۆن بێت بە کۆڵێ ژیانمان کرد وەلو هەندێک دراوسی زۆر باشمان هەبوو لە ڕاستیە یەکێکلانەر مامۆستای مەکتەبەکەی خۆم بوو وتی ئەو ماڵی ئەمە هەیە کێ حەدی هەیە بێت ئەوە یعنی خەڵکی زۆر باشە بوون کورتپەروەر لەو کاتەشا لە سلێمانی ئەوەی کە جێگەی زۆر ناخۆشی بوو ئێمە لە شاری سلێمانی ئەوە بوو کە ئێمە مەحروم بووین لە ژیان یعنی وەکو کەسێکی تاوانبار ماوەڵیان لەگەڵا کردین بۆمان نەبوو بخوێنین بۆمان نەبوو خانوو بگرین بکرێ بۆمان نەبوو لە بازاڕە کەسابەت بکەین وەکو پێویست چونکە داوای هەویان لێ کردی بە تایبەتی ئەوانی کە گەورە بوون بیان گرتی تا ئەیان بردی بۆ ئەو کەمپانی کە دروستیان کردبوو بۆ ئەنفالیانە کردی ئێمە نزیکەی دایکم 15 مەکتەبی سلێمانی گەڕا بۆی مندانێ لە پۆلی شەشە هیچ مدیرێک ئامادە نەبوو وەرمێ چونکە بڕیارێک هاتبوو لە وەزای تەربیە هەر مدیرێک تەلەبەی هەڵەبجەی وەربگرێ فەسڵێکی بۆمان نەبوو بخوێنین تا ئەخیر جار لە مەکتەبی گۆیژە لە پشتی مزگەوتی گەورە مدیرەکەی ناوی ئومێد کاکە ڕەش بوو خواعافریکا لەو ساڵانە مرد وتی من وەرتەگرم شیم لێگەن بالێم کرد ئێتر بەس بە مەرجێک ڤیرەک بیت ئێمەش ئەلحەمدوللا تەلەبەی باش بووین یەکەم بووم یعنی چەندەمی سلێمانی بووم وەزیر خۆی سوپاسی کردم و ئەو ساڵ هەر هەڵەبجەکان هەموو کە وەرگیرابوون هەمویان لێکەم و دووەمەکانەوە ئێتر بۆ ئێمە زۆر ناڕەحەت بوو لە ڕاستیە یعنی تۆ باوکە برامێ بۆ ئاسکەری و خەڵک بۆ شوێن مامەڵۆ لەگەڵا بکا و حزبی بەعز بە شوێن تا بگەڕێ و جاش و جێژ بە شوێن تا بگەڕێ و لە مەکتەب وەرە نەگرن و حتا خوشکێکم هەبوو پۆلیسیە بوو سێم تۆستە هەتا نیوەی ساڵیش خوێندی دواتر شکاتی لێکرا نازانم کێ شکاتی لێکرد مدیرەکە دەری کرد ئیتر ئەو ساڵی فوتە 2 ساڵی فوتە ئێمە ساڵێکمان فوتە ئەو خوشکەکەم 2 ساڵی فوتە ئەوەی جێگەی ئەسەف بوو ئێمە ئەو مدیرەی کە دەری کرد کە ڕاپەڕینەکە بوو مەسئولی یەکێک لە حیزبە کوردیەکان مدیرەکە یعنی ئێمە بۆ ئێمە ئای چۆن تۆ ئەگەر تەنزیم بوویت بۆ ئیشی واک باوەکو فڵانە مدیر تۆش هینە بکرد ئافرەتێ بوو بەرحاڵ ئێتر بەم شێوەیە ژیاین هەتا ڕاپەڕینەکە ڕوویە کە ڕاپەڕینەکە ڕوویە بۆ ئێمە لە ڕاستیا 2-3 خۆشی بوو خۆشیەک ئەوەیە کە ئەو خەباتەی دوورودێژەی کە کورت کردوێتی گەشت بە مەقسەدی خۆی گەشت بە ئامانجی خۆی خۆشیێکی ترەوە بوو کە ئێمە هەڵەبجەیی بووین کاریگەری حکومڕانی حزبی بەعس و سەدام لەسەر ئێمە کاریگەری خراپەکانی زۆر بوو بۆیە بەرپەرجدانەوەی ئێمە بەرامبەر بەو کاریگەریانە زۆرتر بوو لە خەڵکی ئاسایی ئەو هەموو ناڕەحەتیە کە تووشمان بوو زۆرمان پێخۆش بوو ڕۆژە لە ڕۆژان بیبینی ئەم کەسانە بەزەلیلی والحەمدوللا بینیمان بۆیە کە ڕاپەڕینەکە بوو بۆ ئێمە وەکو جەژنوا بوو ئیتر هەندێک کەس و کارمان هەبوون پێشمەرگە بوون هاتنەوە ئەوانە بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێمە چاوەڕێمانە کرد لەو ڕاپەڕینە ئەوەی کە خەڵکیکی دڵسۆزی ئەم وڵاتەش چاوەڕێیە کرد ئەومان نەبینی ئێمە تەسەوورمانە کرد لە دوای ڕاپەڕین وڵات ئاوادان بکرێتەوە بە تایبەتی هەڵەبجە خەڵکەکەی زۆر بە باشی قەرەبوو بکرێنەوە خاکەکەی زۆر ڕێز لە خاکەکەی بژیرێ لە خەڵکەکەی بژیرێ ببێ بە سمبولێک بۆ ئاوادانکردنەوە کە حکومەتی کوردی دوای کە تەشکیل بوو بڵێ ئەها کورد چەند جوان حکومڕانیەکە شوێنێک کە هەڵەبجەیە سەدام ویستی لەسەر نەخشە بیسڕێتەوە
ئەوە ئێمە بە باشترین شێوە ئاوادانمان کردوتەوە بۆیە وا وایە بەس بەداخەوانم کە هیوادارین ڕۆژێ لە ڕۆژان چۆن هێرۆشیما و ناکازاکی لە یابان بۆ جۆرە ئاوادانکرانەوە ئەم شارش و ئەم شارە بە ئاوادانی بین و ئەو خەڵکەش بەسەر بەرزی ببینین وەکو هەموو شار و شوێنەکانی تر. ئەوە زۆر بە کورتی ئەوەی کە بەسەرمانە هات لە کیمیابارانی هەڵەبجە بۆ ڕێستان باس کرد. بەڵام دوو قسەی ترەکەم. یەکەم هەڵەبجە بوو بە ناسنامەی کورد. کوردی بە دنیا ناسا. من خۆم گوێم لە بەشێکی زۆر لە سەرکردەکان بووە. هەڵێن پێش کیمیابارانی هەڵەبجە ئێمە کە ڕۆشتین وەکو وەفدی زودنەوەی ڕزگاریخوازی کوردی بە وڵاتان یان هەر وەڵامیان نەئاینەوە و پێشوازیان لێ نەکرد یا لەگەڵ مەسئولێکی زۆر بەسیط دایانە نیشانی بوو کە هیچ کاریگەریەکی نەبوو لەسەر حرەکە تەحەڕوریەکەمان لەسەر جوڵانەوە نیشتیمانیەکەمان. بەڵام کە کیمیابارانی هەڵەبجە ڕوویە کورد بە دنیا ناسێنرا. پێشتر کەس نێزانی کورد کێشەی کورد چییە؟ اینجا زانیان کە کورد کێشەیەکی هەیە پارچە پارچە بوو بەسەر وڵاتانەیە. وڵاتان وڵاتی ئاسایینی درڕندن و ئەم خەڵکە کە 5,000 کەس شەهید بوو 10,000 کەس برینار بوو هەزاران کەسی تر ئاوارە بووە با هەر تاوانێکیان هەبێ بەڵام شیاوی ئەوە نییە بۆمباران بکرێ چەکی قەدەغە کراو بەکاربێنرێ. جا لێرە مەبەستەکە ئەوەیە مەسەلەی هەڵەبجە لە ڕووی نێودەوڵەتیەوە قەزەی کوردی زۆر بردە پێشەوە. بەشێکی زۆر لە مەسئولین بەرپرسانی کوردی ئەو کاتە کە کتێبیان نووسی و یاداشتیان نووسی و من خوێندومەتەوە زۆر بە ڕوونی باز لێمانکرد چۆن دەرگای پەرلەمانی وڵاتانیان بۆ کرایەوە، چۆن ئەمریکا پێشوازی لێ کرد، چۆن وڵاتە ئەوروپیەکان پێشوازی لێ کرد، چۆن توانیان شەقاوێک بن بە خۆیان دوای کیمیابارانی هەڵەبجە. چونکە لە دوای کیمیابارانی هەڵەبجەوە یعنی یەکێک لە قۆناغە هەرە لاوازەکانی جوڵانەوەی کوردی یەکێک لە قۆناغە هەرە لاوازەکانی ئەو کاتە بوو ئەو قۆناغە بوو کە پێوەتی دوای کیمیابارانی هەڵەبجە هێندە لاواز بوو تاکەی تاو کاتی کەوێنە و ڤیدۆکانی هەڵەبجە بە دنیا بڵاو بوو کە بڵاو بووە اینجا وردە وردە حرەکەی کوردی دەستی پێکردەوە. حتا لەیەکێک لە کتێبەکانە ئەو بیر و بۆچوونەش هەبووە لای سەرکردایەتی کوردی کە وەکو 74 حرەکەکە هەڵوەشێنەوە هەڵوەشێنەوە تاوەت چەند هەڵەبجەی تر بێ بەسەر کوردە بەسەی تر وا بیریانە کردەوە با هەڵی وەشێنینەوە واز لە خەڵای چەکداری بینی. بەڵام نەخێر کاتێک کە هەڵەبجە وێنە و ڤیدۆکانی بڵاو بوویەوە بەسەر تاسەری جیهانە بێتر کورد بە دنیا ئەمە یەکە ئەڵێ هەڵەبجە کوردی بە دنیا ناسا. یعنی جوڵانەوەی ڕزگاری خوازی کوردی لە فەوتان ڕزگار کرد نەک ڕزگاری کرد بەڵکو ئەوەی کە ئەتوان بڵێم لە 74 هەتا ساڵی 88 کورد بەدەستی لەو ماوەیە چەندی بەدەستێناوە لە دوای کیمیابارانی هەڵەبجە چەند قاتی بەدەستێنەوە. چونکە بیرمان نەچێت ئەم هەموو جوڵانەوەیکی ڕزگاری خوازی چەندە تۆ بەهێزبی چەندە وەکو جیڤارە عاسا خەباتی پارتیزانی بکەیت بەڵام پشگیری نێودەوڵەتی و نەبێ قەت نایبێتەوە. ئەوەی کە پشگیری نێودەوڵەتی بۆ کورد دروست کرد لە ڕاپەڕینە هەڵەبجە بوو. ئەوەی کە قەراری 1986 و نازام چەند و چەندی دروست کرد کوردستانی پاراز لە هێرشی حزبی بەعەس قەزەی هەڵەبجە بوو. لە نەتەوەیە گرتوەکان ئەو قەرارەیان دەرکرد کە فڕۆکەی عێراقی بۆی نییە بەسەر کوردستانە بۆی هەڵەبجەیەکی تر دووبارە نەبێت. ئەمە گاڵتە نییە ئەو بابەتی توێژینەوەیە لە ڕاستیا کە زەڕورە توێژەرانمان لەم بوارە ئیش بکەن. ئەمە خاڵی دوو ئەبوو هەم وڵاتی ئێران هەم حیزبە کوردیەکان باشتر دیراسەتی دەرەنجامەکانی هجوومکردنیان بکردایە بەسەر هەڵەبجە کە ئەو دیراسەوردیان نازان بۆ نەکردووە. چونکە حکومەتی عێراق زۆر بەڕوونی بە سەرکردەکانی جوڵانەوەی کوردی وتووە
ئەگەر خۆتان بە کلاسیک شەڕمان لەگەڵاکەن بە چەکی خۆتان ئێمەش بە چەکی خۆتان جوابتانینەوە. بەڵام ئەگەر ئازدار و حکومەتی ئێران بێن و هجووم کەنە سەرمان ئەوەختە ئێمە لە عاسمان و لە زەوی بە هەموو چەکێک وەڵامتانەینەوە دەستمان کراوەیە لە بەکار هەموو چەکێک ئەمەیان زانیم. ئەمە من لە خۆمەوە نایڵێم. من بە ئەمەی کە ئەم قسەکە یکەم بە ڤیدیۆ قسەم لە هی چەندین سەرکردەوە بە کتێب خوێندومەتەوە هی چەندین سەرکردە کە سەدام وەفدی ناردۆ بۆ لای مام جەلال کە سەدام وەفدی ناردۆ بۆ لای کێ بۆ لای کێ پێی وتووە پێ بە سەرکردەکانی کوردیان وتووە ئێران مەهێنن تکایە ئێران بێنن خراپە بە کوردی بە مختصر مام ڕۆستەم باسیەکە مەلا بەختیار باسیەکە کاک نەوشیروان لە کتێبەکەیە باسیەکە حامیدی حاجی غالی باسیەکە لە مقابلە هەموو ڤیدیۆکانم لایەم ئەوە دراسەتی وردی بۆم وردیان بۆم حاڵەتە بکردێ مەسەلەن ئەزانی چونکە کیمیایی بەکار هاتووە هێشتا دۆڵی بالیسان و کێو کیمیایی بەکار هاتبوو واریدە کیمیایی بەکە تۆ لەگەڵ دوژمنێک ئاشەڕەکەی کە واریدە بەکاری بێنی وە گوێ نایەتە خەڵکی سڤیل بۆم دیراستە نەکرا ئێرانیژە بۆیە دیراستەتی ورتی بکردێ تۆ هجوومەکەی آخر ئەمە خەیاڵ پڵاویە لەگەڵ ڕێزما یعنی خەتەکانەوە بوو یەکەم جارە چین بۆ هەڵەبجە دوچین بۆ دەربەنی خان جا بۆ ڕانی و قەڵاتزێ یەنە دوکان سەدی دوکانەگرین لێوە سەدی دەربەنی خانەگرین ئەینەوە سلێمانی شەگرین یعنی ئەمە پلانەکە بوو آخر ئەمە گاڵتە نییە لە هەڵەبجەوە دەست پێ بکەیت و دواتر بچیت دەربەنی خان و دواتر بچیتە ڕانی و قەڵاتزێ و بچیتە سلێمانی و هەردوو سەدەکە بگریت و سلێمانی دابڕنی تۆ بەرامبەر بە کێ شەڕەکەی چۆن دەتوانین بکەین بۆیە ڕەنگە حکومەتی عێراقیش بەم پلان و شتەی زانیوێ بۆیە زۆر بە توندی وەڵامی هەڵەبجەیە وەڵامیانەوە لە هەڵەبجە کە بۆیە دراسەتێکی ورد بکرا کە بەداخەو نەکرا ئەبوایە هیچ نەبێ حکومەتی ئێران زڵدە تاراتی بێنایە من باپیرم دامەی گێڕایەوە وتی ڕۆژ یەکەم و دووەم و نازام چەنەم تارە زۆر بنزمی ئاها بەسەر هەڵەبجا بە ئارەزوی خۆی شێ کرد ئەو لە هەڵەبجا مابوویم تا ئێران نازام چی هێنا یەکدانە تارێکی خستە خوارەوە تارەکە لە چاو کەوتە خوارەوە عێراقی بوو لە چاوە کەوتە خوارەوە لەوێ باپیرم خۆی چووە سەر تارەکە دوایەوە تارە نزم نەبوو بە بەرزی ئەفریق لە ترسیەوەی کە نەکرێتە خوارەوە یان دەرزی دژی کیمیایی بۆ ئەوەندە نەبوو بە شێوە مخاڵەتە بۆ چەند یعنی حسابی ئەوە نەکرابوو چەند تیمێکی پزیشکی زیاتر بێتە هەڵەبجە تۆ وەرە زۆرم هین کرد وەرە بەراوردی کیمیابارانی سەردەش بکە لەگەڵ کیمیابارانی هەڵەبجە لەوێ لە سەردەشت کە کیمیایی ڕژە زۆرینەی خەڵک برینار بوو کەمترین کەس شەهید بوو خۆی کیمیایی بوو بەس لە هەڵەبجە زۆرترین کەس شەهید دەبێت بۆ چکە لەوێ کە کیمیایی لێدرا یەکسەر تیمی پزیشکی گەشتە فریایە بەشێکی زۆر لەوانەی کە احتیمال بوو ببرن چارەسەریان بووکە بەس لە هەڵەبجە تیمی پزیشکی نەبوو کیمیایی لێ کەوتووە کەسەوە بچە ببین من پورم ئەوەی کە دەرچوو کیمیایی لێ یابوو لەسەر جادەکە کەوتبوو لەبەر دوودرێژی چیرۆکە مەجێڕ ئەمە چیرۆکەکەیەتی لەسەر جادە کەوتبوو مەکینەیەک تێ ئەپەڕێ ساقی مەکینەگەڵێت تخوا بەیەکێک ئەو تەرمە لا بەبانەوێ بەژێر تایەکەوە تەرمی و ئافرەتە لا کە دابەزێت مەکینەکەەوە ساوە پڕە لە خەڵکە دابەزێت دەستی لیا لای بە ئەڵێ وەڵا زینوە ئەڵە دەی لە ڕێخوا بیخە پشتی مەکینەکەەوە لای ئەو خەڵک لە ڕێخوا دەخاتە پشتی مەکینەکەەوە ماوەیەکە ڕۆن تاگەن بە تیمێکی ئێرانی لێ دەرزێکی لێ شفای بووە سێژ ماوە کیمیایی لێ یا چاوی شێ بوو پێستی سوتاقی نا پێست و ئەمانی سوتا و تووشی ناڕەحەتی تەنگە نەف بەس خۆما ئەگەرەوە تیمە بگەشتایەتە فرای هەموو خەڵکە و خەڵکە بۆ شێوە شەهید نەبوو بۆیە
ئەو دراسەتە وردە نەکراوە هەمویان کەم تەرخە من لە ئاستی ئەو هێرشەی کە کراسە هەڵبجە بەداخەوە. Ari Braga Zmaria Zamoldu Suçanaya